ایوار باش باسی روز یا ایرو لسر دیتوارم وک هر دم دابش کریه توری یکم لسر راپرسیا لسر ریفراندومی گوهاتی انجامدان جالی زنگها یا امریکی یا کردستان هاتی انجامدان لسر چی بنامای هاتی کرن تا شراده کی انجام نا واقعین توری دوم جی لسر کردستان روجاوا و سوری بتواهی و شرق و ایرو الحسکه دبه جبو میوانداری لسر توری که دکتور مصلح ایروم و مستزانگه الاستودیو میوانی میه دکتور خیر هاتی دەستپێکێس خوازم بۆ یەکێزانم لەسەر چ بنەمایی ئەڤ ڕاپرسی هاتی ئەنجامدان بنەماوینی زانستی ئەکادیمی گەلێک سپاس بێگومان ئامانجیمە لە پێشەوەی کە باسی ئیجراعاتی ئەکادیمی و زانستی شەکە بکەم ئامانجیمە لەو ڕاپرسیەیدا ئەوە بووە کە بزانین ئاستی پشتیوانی خەڵک ئاستی ئامادەی خەڵک بۆ بەشداریکردن لە ڕەفراندۆمدا چییە و ئاستی پشتگیری جەماوەری کوردستان باشووری کوردستان بە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستانیش ئاستی پشتگیریان چێ لە پرۆژەی سربەخۆیی کە قەرارە لە ئایندەدا ئیشی لەسەر بکرێت کاری لەسەر بکرێت بۆ لایەنە ئەکادیمەکەی تەبعا ئەمە مناقەشێکی زۆرمان کردووە ستافێک وەکو سەرپەرشتیاری ئەکادیمی لە پشت ئیشەکە بوونە دانیشتنمان کردو کۆبوونمان کردووە لەسەر سیغەی پرسیارەکان ڕێککەوتوین مخالیف بووین بەڵام بە کۆتاییدا بڕیارماندرا بەو شێوەیە کە هەیە چەند پرسیارێکی زۆر کورت زۆر ڕاستەوخۆ بە وەڵامی بەڵێنە خێر ئامادەکرا دوو ئەنکێت بوون ئەنکێتێک بۆ ینی پرسیارنامەیەک بۆ ناوخۆی هەرێمی کوردستان پارێزگاکانی هەرێمی کوردستان کە پرسیار دەکات ئایا بەشداری لە ڕەفراندۆم دەکەی دەنگ بۆ سربەخۆی کوردستان دەدەی و ئایا پێت وایە کاتێکی گونجاوە پرسیاری چوارەمیش ئایا وەکو تاک خۆت بەدەر لە بۆچوونی ئەحزابی سیاسیەکان ئایا پشتگیری لە پرۆژێکی ئاوا دەکەی یان نا بۆ ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی پێش گوان لەسەر ناوچێن دەبرن ئەنجامێن هەر پرسەکەی جودا هاتیە دانین بەڵێ بە هەمووی ئەوەی کە ئەو ڕۆژ عەرزمان کرد لە سەعات 12 لە هوتێل شێراتۆن ئەوە زیاتر لەسەر ئاستی پارێزگاکان و قەزایەکان نەک هەموو قەزایەکانیش بۆ ئەنجامەکانی ئی پارێزگاکانی هەرێم لە ئاستی پارێزگا عەرزکران دەنا ئێمە نەتائیجمان لە ئاسەر ئاستی هەر قەزایەک هەیە مەسەلەن لە کۆیە چەند بووە لە سۆران چەند بووە لە شەقڵاوە چۆن بووە لە خەبات چۆن بووە لە خانەقین ئەنجامێن هەر پرسێکێکی جودا بوو یانژی بەجیاواز هەمانە و بەجیاواز هەمان تۆ دەزانانی ئێستاکە سیستم هەمووی سیستمی کۆمپیوتەرە ئەتو ئەو داتانە هەمووی داخلی SPSS دەکەی و دوایی بچ شێوەیەک لێت دەوێت پێی بڵێ دەمەوێت بزانە چەند تەنانەت ئەمە ئەومان لە راپۆرتەکەی کە دایتمانە دەستگای ئەعلامیەکان و دایتمانە ڕای ینی دایتمانە پەبلیک لەوێدا نییە بەڕاستی بەس لە لای مە هەیە ئەگەر ئێمە ئەو خەریکی راپۆرت نووسیمی لەسەرەوە بە راپۆرتێکی 300 لاپەڕەیش کۆتاییدایەت ڕاستە پرسیارەکان هەمووی 4 پرسیار بوون بەڵام گۆڕاوی یعنی متغیری تەمەنمان هەیە ڕەگەزمان هەیە پیشەمان هەیە ئەومان چ ئەوایی هاتی هەلبژارتن سمپلێ کەسێک گۆ سمپل طبعا ئەمە لە هەر شارێکدا تەرکیزمان لەگەڵ ئەو جەماعەتی کە قەرار بوو ئیشەکەمان لە بۆ بکەن وەکو سروەیە ئەوانەی کە داتا کۆم دەکەن پێمان گوتینە کە هیچ مەسلەی بێلایەنی و خەڵک نابی ئیزعاج بکرێت دەبی ڕەزامەندی وەربژێ بەڕێی خۆیتی ینی ئەو ڕاپرسیەکەوە کۆی کە لە بازار یەکێک ڕێت لێ دەگری دەڵێ بێ زەحمەت چەند پرسیارێکم هەیە لێت دەکەم ئەوها زۆر بەڕێز و احترام بووە مواجهەی خەڵک دەکەن ئەوە هیچ ئەوە شتە عشوایی بووە بەڵام سمپڵ ئەوەی کە هەڵمان بژاردە عشوائیە بەڵام بە گەرانتیکردنی ئەوەی کە هەموو چین و توێژ و تەمەن و ڕەگەز و ئاستی خوێندەواری جیاواز بگرێتە خۆی بۆ ئەوە چمان کردەوە مەسەلەن کە پێمان گوتینە تەنانەت ئەوەی کە پێمان گوتین ئەگەر ئەوانەی کە دەچنە گەڕک بۆ نمونە چونکە ئەمە مەسەلەی گەڕکمان هەبوو بازارمان هەبوو مۆڵەکانمان هەبوو بازار مەبەستن بازاری شعبی و سنتەری شارەکان مۆڵەکانمان هەبوو پارکەکانمان هەبوو داواری حکومیمان هەبوو بۆ گەڕەکەکانیش سێ نەوعمان هەبوون گەڕەکی هەژارنشین گەڕەکی مامناوەن گەڕەکی دەوڵەمەند مەسەلەن پێمان گوت بوون کە ئەگەر دەچن چونە ڕێزە گەڕەکێکتان گرت چوون یەکەم پیاو جوابی داوە ئی دووەم پیاوی جواب داوە ئی سێم داوا بکەن ژنەکە بێ ئەو ڕێی چییە یعنی یان ئەگەر سێ چوار ماڵ چوون هەموو ژن بوون یان کچەکە جوابی دانەوە سەر و 18 ساڵی ئەوی چارەم داوا بکەن نێر بێت ئەگەر هەر نێر نەبوو بچنە ماڵێکی دیکە بۆچی بۆی تەنانەت بەڵانسی جەندەریش پێدا بێت چکە ئەو مشتەمەعات تەنیا نێر نییە و تەنیا مێنیە لە هەردوو
ڕگەزەکە پێکاتە و تەنیا خوێندەوار نییە چەند خوێندەواریشمان کەساتن بەڵێ چەند کەساتن لە ئاستی هەموو ینی هەموو سروەیەەکە هەموو ڕاپرسیەکە 6,665 فۆرممان بە خاوێنی وەرگرتەوە 6,665 طبعا ستانداردی هیچ ستانداردی چی عالەمی نییە بەڵام هەندێک دەستگا بە تایبەتی بۆ چاوپێکەوتنی ڕوبەڕوو دەزانی ئەوە چاوپێکەوتنێکی ئۆنلاین نییە ئۆنلاین تو دەتوانی بکەیەوە بە ڕۆژێک ئەوەندە جواب دەدەنەوە ئەگەر چێمە بە بە حوت ڕۆژ ئەمە مجموعەیەمان خڕکردیتەوە و بە ستافێکی سەر و 100 کەسی 100 کەس تەنیا لە مەدان بووە یعنی 100 کەس لە مەدان ئیشی کردێ هەتا توانرا ئەو سروێ ئەوانە هەژمارە ڕۆژتیان خەڵکن هەریما کوردستانی چەندن گۆ 6,000 کەس هەرێمی کوردستان بەتەنیان هەموو هەرێما کوردستانی هەرێمی کوردستانی نزیک بە 5 میلیۆن و شتێکە بەڵام ئێمە ئەوەی کە تارگێتیمە بۆ هەڵبژاردننی ئەو 6,665 6 میلیۆن و 800 و کەسرێک دانیشتوانە چەند سەدیت کە کەسێن گۆ بەشداربوونە ڕێژەکە بە نسبەی لە سەدا دەرنایێت بە ڕێژەی لە سەدا نییە ینی معادلەکە وانە دەڵێ دوو پێوەەر هەیە بۆ مەسلەی ئەوەی کە پێی دەڵێن نسبەی سیقا کۆنفیدنس لێڤلی دەڵێ 95 هەیە و 99 هەیە ئەگەر 95 دەوێت نسبێکی کەمتر دەتوانانی وەرگری ژمارەیە دەڵێ مەسەرەن ئەگەر میلیۆنێک بوو ئەوەندە ئەگەر 2 میلیۆن بوو ئەوەندە ئەگەر 7 میلیۆن بوو ئەوەندە ئەگەر 10 میلیۆن بوو و ئەوانش کۆ ناکرێنەوە مەسەرەن میلیۆنێک و 2 میلیۆن دو هەندی 1 میلیۆنی نییە ڕێژەیەکە معادلەیەکە زانان تقریبا بۆتە نۆرمێک دەنا ستانداردێکی یەک ستاندار نییە لە زۆر ستاندارد هەنە لە دنیادا دش بۆ دەبەرن دەروی هەریما کوردستانی دەروی ئیدارە هەریما کوردستانی دەبەرین کوردستانی ئەو چه هاتێکردنج بۆوانە لە ڕووی چیەوە لە بەحساوەیەکی کرد پرسێک تایبەتش بۆ هاتیدا یەک پرسیاری تایبەت بوو دەنا هەموو پرسیارەکانەوە چیەک بوون دەست پێ دەکا شوێنی نیشتە جێبوون تەمەن ڕەگەز پیشە ئەوە عامن دوای ئەو چوار پرسیارانی کە باسم کرد بۆ ئەوانەی دەرەوەی ناوچە کوردستانیەکان پرسیارێک لە یەکەم هاتووە یەکسەر بەوە دەست پێ دەکات دەڵێ ئایا تۆ لەگەڵ ئەوە دای ناوچەکەت شارەکەت مەسەن فۆرمەکانمان بە پێیشانەکە مەسەن بۆ خەڵکی خانەقین فۆرمەکە وا ڕۆیشتی هەروات چاپ کرایە ئایا لەگەڵ ئەوە دای خانەقین بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئایا لەگەڵ ئەوە دای کەرکوب بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئایا لەگەڵ ئەوە دای شنگال بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان ئایا لەگەڵ ئەوە دای زومار بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان پرسیارەکە ڕاستەوخۆ بەو شێوەیە کرا فۆرمەکە وا تەبع کرابوو یعنی بە کوردیەکەی و بە کورتی ئایا لەگەڵ ئەوە دای ناوچەکەت شارەکەت بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان یان نە طبعا بۆ ئەوەش ئەمە دوو جۆر با بڵێن دوو جۆر نەتائیجمان لێرە عرض کرد بوو یەکیان بۆ کورد لەو ناوچانە ینی ڕێژەیەکی تایبەتمان بۆەوە هەبوو دواییش نزیکەی 500 و شتێک فۆرممان بە ئیزافە کردە سەر ئەوەی بۆ کەسە نەکورد یعنی تورکمان عربن مەسیحی بەسریانی و کلدان و ئەرمەنی هەموو ئەوانە وەرگیراینە یعنی حسابی ئەوەی کرا کە طبعا ئەنکاوە لە زمنیوان نیە ئەنکاوە لە زمنی هەرێمی کوردستانە وەکو ئەنجامین گۆڕاگەهاندی گشتی 84 سەدی دیگەلوەیەکێ بوون بە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوە دایناکە ئامادەنە دەنگ بەسەر بەخۆی کوردستان دەن طبعا ئەوە لەو سمپڵی ئەمە هەڵمامژاردووە ئەو ڕقەمێکی نسبیە بەو معنای کە ئەحداسەکان تەسیری لە نەتیجەکان شتێک کەمتر بەڵام بەو حەدەینا ینی خەڵک تەسەوری ئەوەی نەدەکرد کە لە سەرەوەی هەشتا بێت بەڕاستی حتا واقعینە حتا خیست باوەڕ دەکە بەنجام واقعی من دەتوانم بڵێم سەتانەوەتونە من بڕام بۆ نەتایجانە هەیە چونکە من لە مەدان بوویمە ئاگام لێ بووە ینی دوجار ئەو خەڵکانەی کە هاتینە ئەو سروێیان کردیە ئێمە زۆر بە ینی بە شێوەیەکی حساس لەگەڵەوە مەسلەی جوڵاینەوە پێمان گوتینە زۆر ئێمە نەتیجەیەکی ینی ڕێی مسبقمان لەسەر هیچ شتێک نییە ئێمە دەمانەوێت نەبزی خەڵک بگرین ڕاپرسی بۆ چیان ڕاپرسی بۆ نەبزی خەڵکە ئەتو پرۆدکتێک هەیە ئەو گڵاسە دروست دەکرێت لە شەریکەکەی تو دەتێ بزانی کە ئەگەر ئەتوو پێت وابی سروەیەک ئەوە تۆ حیلە لە خۆت دەکەی ئەگەر وا بکەی بڵێ خەڵکی هەولێر 190 حەزیان لەو نەوع گڵاسە هەیە ئەوە زەربە لە خۆ دەدەیت چونکە دوای ئینتاج بە گوێرەی دانیشتوانی هەولێر دەکەی دوای هەموو لەسەر دەمێنێتەوە نافرۆشێت دانی خۆ تووشی ڕیسک دەکەی بەڵام ئێمە ویستیتمان واقعیترین وێنەی کۆمەلگا لەو ڕاپرسیدا ڕنگ بداتەوە بەڵام دوای ئینسان کاینێکی مەتاتیە
يعني ئەو کەسەکە کە بە من دەڵێت ئێمە لە دوو شوێندا لە سێ شوێندا بەڕاستی شکمان پەیدا کرد و دووبارەشمان کردەوە لە کۆێ ڕاپرسیەکەمان دووبارە کردەوە حەز دەکەم یەکەم جارە ئەو شتە دەڵێن و لە خانەقینیش لە خانەقین بە ئەوە بڵێن لە خانەقین لە لای عەرەبی خانەقین نسبەی پژگیریکردن لە ڕێفراندەم و سربەخۆیی لە 79% بوو ئێمە گوتمان ممکن نییە عەرەب 1970 لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ ڕاپرسی و لەگەڵ سربەخۆیی و دووبارە کرد دیسانەوە ئەمە ئەگەر چی ئەو برادری کە یەکەم جار کردبووی خەڵکی دیکە ئەویاندا ینی زەمانەتیاندا گوتیان ئەو برادرە کوڕێکی تا بڵێ مەوزوعیە باوەڕ ناکەین کەم و تەخسیری لە ئیشەکەی داکرابێت ینی ئەمە هەندە حساس بووین کە مەجبور بووین کەسێکی دیکەمان ڕاستپارت بچیت هەمان عدەدی فۆرم کە پێویست بوو لە خانەقین بکرێت دووبارە بکرێتەوە بۆچی ئەوە بەس بۆ ئەوەی ئەمە بەڕاستی ئیشەکەی ئەو سنعەتەمان مۆزوع بێ پیسی نەکەین بەڕاستی نەتایجێکی غەڵەتمان دەست نەکەویت دووبارەمان کردەوە ئەو جاری ڕێژێکی زیاتر دەرهات کەواتە ڕێژەیەکەمیش ڕاست بووە بەڵام ئەتۆ کە عینەیەکە لەبژێری شتێک زیاتر دەکە عینی وەخت ڕۆژی دواتر بڕۆ بکەوە ڕەنگە و نەتیجەیەت بەو شێوەیە دەست نەکەوت شتێک کەمتر شتێک زیاتر و دووبارە کرد ئەو دووبارەمان کرد بۆ هەشتا کۆیە گۆوە دووبارە کرد دەگوت دەبەرە دووە گۆوە دووبارە کرد لە کۆیش دووبارەمان کرد شماوە دووبارە کۆی نسبەکە نسبەیەک بوو کە دقیق ئێستا بەبیرم نییە نسبەیەک بوو کە تەسەوڕمان نەدەکرد ئەو نسبەیە ئی کۆیە بیت دووبارەمان کردەوە ینی تەسەوڕەوە زیادەتر بوو یا کەمتر بوو دەتەسەوڕی کێمتر بوو لەوێ زیات لە هەردوو لای پێمانەوە بوو زۆرە لە هەردوو لای دووبارەمان کردەوە لە خانەقین بەرزتر بووە بەڵام لە کۆی هاتە خوارێ ینی سەراحەت بڵین جاری دوم کە کردمانەوە نسبەکە هاتە خوارێ جاری یەکەمیش پێم وانە لە هیچێک لەوانەدا خەلەل هەبوو بێت ینی من دەستخۆشی لە هەموو ئەوانەی تاک بە تاچی ئەوانەیە ئەو سەد و زیاتر لە 100 کەسێک کە بەشداریان لەو پرۆسەیەدا کردیە سیقەم بە ئیشەکان هەیە ئیشی دیکەش هەبێت لە توێژینەوە لە ڕاپرسی من ینی فەخریان پێ دەکەم ئامادەم لەگەڵیان ئیش بکەمەوە سیقەم بە ئیشەکەیان هەیە بەڵام ئینسانە ینی ئەتۆ سوتفە ئەو کەسە لە دەرێ دەبێت تۆ نازانی کەس ناناسی تۆ کەسێکی مجموعەیەک فۆرمت پێ دەستی ڕوبەڕووی ئەو خەڵکە دەبیەوە جاری وایە شتێک زیاتر شتێک کەمتر دەکات لە کۆی وەک عەرزم کردی نەتیجەکەی هاتە خوارێ جاری دووەم کەم کردمان لە خانەقین نەتیجەکەی بەرز بووە لە کەرکووک دیسان لە عەرەبی کەرکووک دیسان مشکلەمان هەبوو لەسەر ئەو مەسەلەیە بەڵام پێیان گوتیان ئەوە ینی گەرانتیاندا گوتیان ئێوە مەسرفێکی زیاتر دەکەن ماندیبوونێکی زیاتر دەکەن نەتیجەکەی هەر ئەوە دەبێت خەڵکێک کە دەڵێ بەڵێت و ناتوانانی بە زۆر پێی بڵێ نەخێر خەڵکێکیش کە دەڵێ نەخێر بە زۆر ناتوانانی پێی بڵێ کەرکووک ئەنجام شاوبوون لە کەرکووکێ بزات لە کەرکووک دەبێ بەد بخوێنمەوە ئەرقاممان ئەوەندە من دوسێ ڕۆژە خەیجی ئەرقامانم یەکجار زۆرە بەڵام نەتیجەکانی بەرزن بە شێوەیەکی گشتی ئەوەی کە لە هەندێک لە شارەکاندا ئەوەی کە عەرزم کردی لە کۆێ نەتیجەکەی نەزم بوو لە چای شنگال کەرکووکێ هەگەرت جەم بەردەستێتە بە جەمە هەیە لە گۆڕ ڕاپرسیە 86 پوینت نە خەڵکێن هەولێرێ دەنگ بە بەلێدانە دهۆک 97.5 بە ئەرێدانە 67 ji Silêmaniyê jî deng bi erê dane. Li Kerkûk deng bo serbixwî Kurdistan î Kurd 89.3 li ser têkra hemî parêzga bi tenê dengê Kurd hatî standan. Lêre ew î Kurd e belam î dîkeşman heye. Min ew dîkeş li bo bixwînmەوە بۆ wî wêneyekî wazihte. Ew gotman 89.3 başa la çwarem lêre دەڵێ ئەگەر بەشدار بوویت ئایا دەنگ بەسەر بەخۆی کوردستان دەدەیت 72.2 بۆ غێری کورد یعنی هێشتا تۆ دەتوانی بڵێ 180 و شتێک بە معدەلی لە بینی ئەو دوو دیساکە ئەنجامن ئەرێنی بوون بەڵێ یعنی کەواتە بە هەردووچیانەوە بە 89 کورد بە 72.2 غێری کورد لە کەرکووک بە عەرەب و تورکمان و کریستیان دەتوانی بڵێ 180 مەدانی ژیت بەشدار بوو دگەل تیمان ژیت دگەلکی تێکەلیات هەبووە گۆ تاماژە پێکرد ئەسخوازم دیساکە تاکید بکەم حیا چ قەیسی ئەڤ واقعیە هەگەر نەواقعی بۆ گۆ تاماژە پێکرد بە هەر خەڵەتاندنێک بۆ ئەو بەرپرسێن کۆ ئیرۆوێ دەنگ سەروی ئەساسی ینی ببە بنگەهکش بنگەهێن گۆ بریار لەسەر بدەن دەمەکێدا و هێزن پێشمەرگە حیانها بە تەمامی نهاتن ڕێخستن دەمەکێدا حەتایرۆ پەرلەمان نهاتی تەفعیلکردن دەمەکێدا گۆ مؤسساتên din jî pirzgirêk hene ji alî aborî jî pirzgirêk hene tedbîne waqiye xelk tevî va pirzgirêkan dibêjin em dixwazin bimin dewlet tişkî waqiye
تدەزانی ئێمە دەستگایەکی ئەکادیمین یعنی ئەمە لە کەس بۆ دەستگای ئەکادمی ئەتیباری ئەکادمی خۆی ناخاتە ژێر پرسیار یعنی چه ئێمە وەکو زانکۆی ئەمریکی چێ پەیمانگای ڕاگەاندن و توێژینەوەی سیاسی کە ئەوانیش خیبریان هەیە کاریان کردووە پێشتر ڕاپرسیان ئەنجام داوە لە ئاستی کوردستاندا بۆ مەجای جیاواز ئەوەی کە بێکی لە هاوڕێکانی ئەو ڕازی کرد کە چەند مانگێک پێشستا ڕاپرسیی دیکەیان لەسەر ڕاگەاندن کردووە ئێمە وەکو خۆمان وەکو زانکۆی ئەمریکی وەکو شخصیش ینی هەر توێژەرێک هەر مامۆستایەک بکری لەو زانکۆیانە کردیتی یاعتیباری ئەکادمی خۆی ناخاتە ژێر پرسیارەوە لە بەر خاتری هیچ شتێک لە باخاتی تەنانەت میولی شخصی خۆتی داخوا ئەمن شخصی پێم خۆشە ڕێفرەندەم بکرێت پێم خۆشە سەر بەخۆی هەبێتیاننا یعنی من فێڵ لە خۆم دەکەم فێڵ لە کۆمەلگاکەم دەکەم فێڵ لە ئەحزابی سیاسی دەکەم فێڵ لە ئەکادیمیا دەکەم بە چەمکە جیهانیەکەشی چونکە ئەو نەتایجانە لە ڕێی سەفاراتەوە لە ڕێی دەستگا ڕاگەاندنەکانەوە لە ڕێی دەستگاکانی سنتەرەکانی توێژینەوە لە دنیادا ئەمە بڵاوی دەکەینەوە کە ئەو ڕۆل لە مانجی هەژدا لە کۆتایەکانی مانجی هەفت و سەرەتای مانجی هەژدا خەڵکی کوردستانی باشوور بە شێوەیەکی گشتی و بەو دابەشکردانەی کە کردیتمان لە بەحسەکەیدا هەرێم بە جیاواز کەمینەکان بە جیاواز کوردەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە جیاواز و هەمووشیان بێکەوە ڕێیان چ بووە ئەمە ئەو نەتایجانە عەرزیوان دەکەین یعنی بۆ ئەوەی کە ئێمە دوجار دەبێت حزور ئێمە لە توێژینەوەدا حزور ئێمە لە سیاست دانیان ئێمە ئەوە بەرچاوڕوونیی سیاسی دەدەین بەڵام کاری ئێمە سیاسی نیە و شەڕی ئێمە شەڕی سیاسی نیە شەڕی ئێمە شەڕی علمیە و بۆ مەسایلی علمی ئێمە شەڕی خۆمان دەکەین بله هون نەڕینا خۆشی حتا حدەکێ هون وەک تاماژە پێ کرد هون دنویسینن راپۆرتێدا دەربارەی ڕەوشێ باوەڕ دەکە گۆ مؤسساتی هەرێما کوردستانی ئامادەنە گۆ دەولەتێک برێڤە بن ئەوە پرسیارێکی دیکە ئەو پرسیارێکی زۆر خوڵە پێم ماوە زۆر ڕەبتی نییە بە مەسەلەی ڕاپرسیەکەی ئێمەوە و مناقەشەیەکی دیکەی دوور درێژ دەتوانم لەسەر ئەو مەسەلەی لەگەڵت بکەم بەڵام کەم و کوڕی و کەم و کاسی یەکجار زۆرن لەناو خۆدا پرسیاری مە ئەوە نەبووە کە ئایا هەرێمی کوردستان ئامادەی ئەوەی تێدا خواست وەکو دەستگاکانی هەرێمی کوردستان ئامادەی ئەوەیان تێدا هەیە کێم و کاسیان چییە ئێمە تەنانەت ئەگەر وەکو دەوڵەتیش نەبووینە کەم و کاسیمان زۆر بووە مشکلەی ئێمە ئەو کێم و کاسیە نەبووە باڵێن پرسیاری ئێمە ینی ریسێرچ سروی کوێسچنیمە پرسیاری ڕاپرسەکەیمە ئەوە نەبووە کە ئایا خەڵک ئامادەیانە یعنی ئێمە ئامادەسازی بۆ ڕاگەاندنی ئیشمان بۆینی ئەوە دەستگای تەنفیزی و دەستگای تەشریعی کوردستان دەکەن ئێمە توێژینەوە دەکەین ئێمە بەس نەبزی خەڵک دەگرین بزانین دڵی خەڵک چۆن لێ دەدات خەڵک ڕێی چییە ڕێی وەردەگرین ینی ئێمە تەنیا ڕێی خەڵکە دەیگوازینەوە بۆ دەستگای معنی جا سیاسین ئەکادیمین ڕاگەاندنە ئەو شێوە ریفراندۆم بێ ئەنجامدان وێ ڕۆڵەوە تێد هەبە بە هیچ شێوەیەک ڕۆڵیمەی تێدانا ئەوە مەسلەیەکی دیکە ببینن هیچ عیلاقی بەوەدا نیە ئەگەر ینی ئیشەکەی هیچ عیلاقی بە ئەنجامدانی پرۆسی ریفراندەمەوە نییە و من شخصی خەبیر نیم هیچی لێ نازانم بەڵام لە توێژینەوە لە ریسێرچدا دەزانم دەستگای بێوێ ئەنجام نێزیکی هەفتوو بن تەسەوڕ دەکەم دەوەرسیتە سەر ئەو ڕووداوانەی کە لەو چەند مانگەی داهاتوودا ڕوودەدەن کەواتە وەختێوێنا دەوێ بە وێرەکی بێ هەلبژارتن بزیرەکی وەرە هەلبژارتن وەختی ڕفراندۆمەوە بەدڵنیایەوەیە ینی ئەو مەسلەی هەڵبژاردننی وەخت ئامادەسازی لە من شخصی من دەپرسی من پێم وایە دەبوو ئامادەسازێکی زۆر زیاتر بکرێت بۆ ڕێفراندەم و وەختی و نەتایجانە نەتیجەی زۆر زیاتر دەبوو لە کاتێکدا من پێم وایە دیسان دەڵێم ئەوە ڕێی شخصی خۆمە هیچ عیلاقی بەو ڕاپرسیەوە نیە هیچ ئامادەسازیەک هیچ ڕێخۆشکردنێک لە بۆ مەسلەی ئاشتەوایی نیشتیمانی ساردکردنەوەی ئەو ململانەی سیاسی چکە ئەو ململانەی سیاسیەکان ڕەوشی ئابووری مەسلەی داعش تەسیرێکی زۆری لەسەر ئەو نەتایجانە کردیە و بە دڵنیاییەوە ئەو شتانەی کە سبەینی ڕوودەدەن بەری ینی لە بینی ئێستا تا مەسلەی ڕفراندەم تەسیری خۆیان دەبی لەسەر ئەو نەتایجانە ئێمە ئەو نەتایجانە ئێستا لێی مەسئولین مانگێکی دیکە لێی مەسئول نین نەتایجەکان ڕەنگە بەرز ببنەوە و ڕەنگە داببن گۆر بووگەران وەگوت ئاماژە پێکرد ئالیەن سیاسیین یان هەرێما کوردستانی نەڕیناوانە جودایە دەربارەی ڕێفراندۆمێ ڕەنگڤداناوی هەبوو لەسەر ڕاپرسیاوە بەتەکید مثلەن ئەمە تەواو لەوەی تێدەگەین کە ئەگەر لە سلێمانی نەتیجەی 167 مان هەیە لەو ڕاپرسیەیدا نەتیجەیەکی زۆر واقعیە خەڵکێک ڕەنگە هەبیت من پێم وایە هەژ بووە چونکە من خۆم لە مەیدان بووم خەڵک هەیە بەسەرەن لەگەڵدا بەڵام بە 160 لەگەڵدا بۆ نمونە
دەنجی ئەوانە بە بەڵەیە لە لای ئێمە خەڵکیش هەیە ڕەنگە بە نەخێر بووبیتن نەخێرەکەی 140 بووبیتن یعنی احتیمالی هەیە بەرز ببیتەوە تێدەگەی خب بە سکیل بمان کرد با نەتیجەکەی ڕەنگە زۆر باشتر بوو بە دوێ باوەڕێ لە سفرەوە تا چەند لەگەڵدای بەڵام ئێمەوەمان نەکرد گوتمان باسەرێشە لە بۆ خەڵکی ماندیان نەکەین تەنیا بە بەڵێ نەخێر جەبدنەوە نەک لە سفر تادا ئەوەی کە دەڵێ سفر یعنی بە هیچ شێوەیەک لەگەڵ دانیم و زۆر زەحمەتە ڕەئیوی ببێتە باڵێ چش بە قەومێ لەو چەند مانگەی داهاتوودا ئەوەی کە دەشلێتدا ناڵێت نەخێر ئەگەر چش ببیت بەڵام ئەوەی کە 6 بە 6 لە دەیا لەگەڵدا ویان بە دبێ وەرە گوهارتن دە پێش بە دڵنیاییەوە دەچیتە 5 و 6 مینا نەقەتعیە دیسان بەپێی ئەو زروفانە جا ئەوانە نەکار ڕێیەکانی خۆیان دەشێ بگۆڕن دوای چەند مانجی دیکە نەتایجەکان بە دڵنیاییەوە ئەوەی کە لە سلێمانی ئەوەی لە کۆی دەستمان کرد نەتایجەکان لە هەڵەبجە زۆر باش بوون ئەسپازم بەسە حەلەبچە بکەم حەلەبچە هەگەر یەکێتی و گۆڕان زێدەتر بێدە دەنگانی بن چاوە ئەو ڕێژەیە بلند هاتی تومارکردن مەسلەی بوون لەگەڵ ئەو ڕاپرسی ئەلان ینی بۆمەی ڕوون کردەوە کە ئەو سەدی هاتیە بەڵێ بەڵێ لە هەڵەبجە بەڵێ ئەو ڕاپرسیە یا مەسلەی ڕێفرەندەم و سەربەخۆی شتێک نییە تەنیا بە مڵکی یەک حیزب یان کە ئێستا کە پارتی دموکراتی کوردستان تاکی لەسەر مەسەلە دەکاتەوە خۆی بەخاوەنی دەزانیت بەڵام خەڵک کە لەگەڵ سەربەخۆیدا لەگەڵ مەرزنی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان دابیت دەنگەکانی پارتی لە هەڵبژاردنەکانی دواییدا لە سلێمانی دیار بوون لە هەڵەبجەش دیار بوون بەڵام ئەو نەتایجانە نەتیجەی شتێکمان پێ دەڵێن یعنی انتخابات بکرێت پارتی ڕەنگە شتێک لەوە زیاتر کەمتر بینیت و تەواو هەر ئەوەندەی کە پێشتر هینایەتی شتێک زیاتر شتێک کەمتر بەڵام فەرقی ئەوە زۆر زۆر زیاترە یعنی تو دەزانی هەندێک مەسەلەن حتا بۆ سەرۆکایەتی هەرێم کە دەنگدانران دەنجی سەرۆکایەتی هەرێم بارزانی بە خۆی دەنجی زیاتر لە حیزبی خۆی هینە یعنی کەواتە هەندێک شت هەیە ڕەبتی یەکسەر ئەو دابشکردنە قەتعینە من پێم وایە خەڵکێک هەیە بە گۆڕانیش و بە یەکێتیش و بە یەکگرتوش و بە ڕەنگە کۆمەڵیش و ئەحزابی دیکەش هەبن بێلایانیش هەبن لەگەڵ سەربەخۆی دابوون خەڵکی هەیە ڕەنگە بێلایان بوو بیتن ئامادە نەبی دەنجیش بدات بە گۆڕان بەڵام لەگەڵ ڕەفرەندەم نەبووە نەخشە سیاسیە حەلەبجە حتا ڕادەیەک نزیکی سلێمانیە لە ئەنجامی سلێمانی و حەلەبجە جودا بوون بێژێت نەتیجەکان تەواو جیاوازن هەڵەبجە تەنانەت سەید سادقیش نەتیجەی هەڵەبجە و سەید سادق نەتیجەکانی بەرزتر بوون لە چەمچەماڵ لە کۆیە لە تەمان کۆیە هەروەکو هەولێر لەسەر هەولێر حسابە ئیداریان ببوورە سلێمانی و پێنجوێنیش تەسیرە حەزبیت بێ سلێمانیە بێتر بوو من پێم وایە مەسەلەی ڕەنگە یانژی گرێدای تەبیعەتە خەڵکێ مەسەلەی ئەو کەمپینی نەخێر چونکە ئێستا لە کوردستاندا دابەش بووە دابەشبوونەکەش دابەشبوونێکی تەبیعیە بەڕای من یعنی لە دەرەوەی دابەشبوونەکە زۆر سیاسیە بەڵام دابەشبوونێکی دیکەش هەیە لە دەرەوەی ئەوەیدا ینی خەڵکێک هەیە ڕەنگە نەک ڕەنگە بە دڵنیاییەوە لە ناو ئەحزابی دیکەشدانە لەگەڵ پرۆژەی سەربەخۆی کوردستان و لەگەڵ ئەنجامدانی ڕەفراندەمن لە کوردستاندا ینی تەواو مەسەلەکە 100% نەبەستراوەتە بە حیزب بەڵام کەمپینی نەخێر لەلایەن ئەحزابی معارەزەوە ئیشی لەسەر کرایە کە بەو شێوەیە لە سلێمانی نسبەی نەخێر زۆر بیت یان لە کۆیە زۆر بیت یان لە پێنجوێن زۆر بیت وەگوت ئاماژە پێکرد چاوەڕوان کراویش وەگوت ئاماژە پێکرد دبکێ ماسیا پارتا دیموکراتا کوردستانی بوو گۆنەکاری بوو تەرویجێش فکرێر بکە وەک کارێک یانژی خواستێک نیشتیمانی بێتر جەم هەند ئالیان وەک خواستێک حزبی تێناسکردن نەکەرەوەش من پێم ئاسان ئیشیشی لە بۆ نەکردیە نۆزە من هیچ نبینم شەڕی لە ڕاگەاندندا چزانم لە سوۆشیل میدیادا قسە دەکرێت بەڵام ئیشکردن یعنی ئیشی سیاسی لە بە بکەی نەک ئیشی حزبی ئەنی مەبەستم حزبی ئەو تەرویجە ڕاگەاندنە نە تەرویجی ڕاگەاندن یعنی من دەمەوێت بەبێەوەی هیچ شتێک بکەم قەنەعەت بە تو بکەم پێت بڵێم من ئەو وەرەقانە باشتر وەرەقەی من باشتر لەی تو پێویستە بێکردن بەڵام ئەوەی کە من شتێک بکەم بۆت بسەلمێنم کە ئەو وەرەقەیە باشترە لە وەرەقەکانی تو خزمەتی باشتر دەکات قەڵەمێکت بدەمە دەست بڵێن تاقیکەوە من پێم وایە ئەحزاب بە پارتی دموکراتی کوردستانیشەوە لە کوردستاندا بۆ پرۆژەی ڕێفراندەم بۆ پرۆژەی سەربەخۆی کوردستاندا هیچ ئیشێکی مەلموسی زیندویان نەکردیان ڕەنگە پێم بڵێ شەڕی داعش بەڵام شەڕی داعش شەڕێکە 10 سەپاوە بەسەرتدا ئەوە کردیت نییە ڕاستە بەسەلەی ڕەنگە دەولیەن بۆ وڵاتانی
زمینەیەکی باشتر بڕەخسێنیتن ینی شەڕی داعش پێم وایە جۆرێک لە ئەتیبایەکی زۆر گەورەی بە پێشمەرگە بەخشی بۆیە ڕەنگە بۆ تعاتفی دەرەوە بۆ ئێمە زۆر باشتر بوو بەڵام بۆ ناوخۆ کە تو بتانی وا لێ بکەی کەمپینی بەڵێ بۆ ڕەفرەندەم و بۆ سەربەخۆی لە کوردستاندا زیاد بکەی پێم وایە هیچ شتێک نەکراوە ینی دە وەزعیدا بێمەعاشی چ بێکردن باشە دکتۆر باوەریاتەدا ئیش زۆرە ئیش زۆرە کە دەیانتوانی بیکەن بەڵام تو دەزانێ حکوومەت کێم و کاسی حکوومەتی یەکجار زۆرە یعنی حکوومەت تەنیا ئیش و کاری زۆر ڕۆتیری بەڕێ دەکات خەدەمات کارەبا ئاو معاش هەموو ئەو شتانە تەسیری زۆریان دەبێت لەسەرەوەی کە خەڵک بە پرۆژەی کوردی رازی بێت تو دەزانی ئێستاکە لەبەرەوەی کە خەڵک بەو کێشە سیاسی و لەسەری کێشە سیاسەکانی کێشەی ئابووری کە ڕوبەڕووی بێتەوە یعنی تو هەندێک ڕێی زۆر غەریب دەبینی ئەویش ئەوەیە کە تەنانەت خەڵک تا حەدیەوەی کە ئامادەیە خۆزگە بخوازی بە زروفی بەرێ بۆ کەسانێک کە ئەنفالێ لەسە سەری تو کردیە بۆیە ینی قابلی فەهمە ئەمکارن نمونە بریتانیا بینن دکتۆر بریتانیا حیا کۆ ریفراندۆم کرد و یەکیتی ئەوروپا دەرکەت بریاردا شاندێکی خوانی تایبەت دامەزراندیش بۆ ئەو گرێدانە نافخواد و یەکیتی ئەوروپا veke حیاتیژی ببێ دەولەت باوەڕ دەکە کەسێکی تایبەت دەوێ یانژی مؤسسەیەک تایبەت دەوێ یانژی وزارەتێک وەرە تەرخانکردن ئەوە بە شخصێک ناکرێت بالفعل ئەوە بە کەسێک ناکرێت ئەوە دەستگایەکی بە قووەتی دەوێت خەڵکی شارەزای دەوێت زمینە سازی دەوێت دوایی بەراورد کرد زروف ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ بەریتانیا بەراورد ئەس نمونەتی بینم وەختا گۆکارێکی زەحمەت پێشیا مرۆ بە کەرەک مرۆ مؤسساکێ تایبەت یاژی لە ژنەیەکی تایبەت یاژی وەزارەتێکی مرۆ دەینە بەدڵنیاییەوە ناوی وەزارەتی لێ دەنرێت یان ناوی وەزارەتی لێ نانرێت بەڵام دەبی بکرێت تۆ ئەزانی هەموو ئەوان تەنانەت ئەوەی کەمپینی بەڵێش من پێم وایە بەسەرکرداتی سیاسیشەوە تێدەگەن کە ئەو ئیشە ڕیسکێکیشی تێدایە بەڕاستی چونکە وەک پێم گوتی هیچ ئامادەسازیەکی بۆ نەکرایە و هیچ بەرچاوڕوونێکیش نییە کە بە تایبەتی لە مەسلەی کاردانەوەی وڵاتانی ئیقلیمی بەرامبەر تودا چ دەبێت یعنی ئیش دەکرێت بەڵام تو دەزانی سیاستە ئەوڕۆ ڕەنگە بڵێ ئۆکەی من مشکلێکی زۆری ناوخۆم هەیە تااقەتی توم نییە بەڵام ڕەنگە سبینێ وەزعێک بگۆڕێت کە بتوانیت مەشاکل لە بۆ تو دروستکە دکتۆر ئەس دیسا کەس خوازم بەگەرم ناوانە دەبوو گەلێکیش نزیک بێت هایداریەوە کەسێن گۆ دەنگ ددان کەسن سەرپەرشتیا کامپینێتکردن یان ژیوی کاریتکردن حیاچ قەیسیتە هەست بۆ یەکێکرد ئەنجامێن ریفراندۆمێ هەگەر بێ ئەنجامدان و ژ ئالێدە قبولکری بە هەگەر ئەرێ بە ژ ئالیە پارتیەن دن بێ قبولکردن هەگەر نەخێر بە ژوا ئالیە وان پارتیان بە گۆ سەپۆر دەکەن جهێ قبولێ بژالی خەلک و ئالیەن سیاسی بە کورتیش کەرەمەخواان من پێم وان نابی بێڵن بگاتەوە حەدەی پێم وایە کەمپینی بەڵێ بۆ سربەخۆی دەبێ ئیشە بکات جۆرێک لە ئاشتەوای نیشتیمانی یا زمینەی هەنگاوە ئەگە سەرەتاییەکانی ئاشتەوای نیشتیمانیش بی دەبێ بەریا وەخت گەرەک بێت بەڵێ و من پێم وایە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقدا هیچ ئایندەیەکی نییە و بۆ ئەوە تەنانەت ئەگەر ڕیسکێکیشی بێت ڕیسکێکە کەمتر لە ڕیسکەکانی دی کەمتر بۆیە من پێم وایە دەبێت شتێکی ئاوا بکرێت سپاس دکتۆر مصلح ئایروێنایی ئێروانی مەوەستێ زانگەها ئەمریکی دهۆک گەلێکی سپاس گەلمە دەبوو سپاش بۆ گەلێک پشتی بهێنبەدانەکێت وەرێ دوا دەست بێت دیسان ئەسلاف تەوەرێ دووەم یێ باسی ڕۆژ وەگو ماماژە پێکرد دەربارەی ڕەوشە باژاری حەسەکێ تایبەت و ڕەوشە کوردستانە سووری بتەواهی ئەمێ بەحس بکەن دەگەل دکتۆر ئسماعیل حەساف مامۆستای زانگەهێ دەگەل مەدێ دکتۆر بخێر هاتی ئەسخوازم دەستپێکێ نەڕیناوە شەڕێ نها گۆل حەسەکێ چێ دەبێ ئەزانە بن بێ چییە چل حەسەکەی ئاگوت قەوم ئیرۆ چییە ئیرۆ سێر و حەسەکێ بێگومان یانی تێ وێرانکردن بە تۆپ و تەنگ و بالافران ینی ڕێژیمێ بە هەموو هێزی خوا بکارتینە حتا ینی جەماعەت حزب الله و جەماعەتی ئیرانیژی بێژن ناوان دەهەنە ینی دیارە پرۆژەیەک هەیە ینی دیارە ئەم جارە نەوەک هەموو جارانە ji ber şerê berê çê dibûn di navpeyê û hêzên Sûrî de yanî gelekî yanî ser astê yanî teng bû bes vê jarê
شوێکی فرەتر و مەترس دارتر چێ بووە دیارە هەندێک پەیوەندی هەیە بۆ گۆڕانکاری ئەمێ باز بکەن سەر ئاستی هەرێمی ینی نێوان وڵاتانی کە کوردستان دابەشکردنە باوەریان من مەسەلا پێگرێدای بە گوهارتنە سیاسیە شەڕێک گوتە بەحث ذکر بەریان ها گۆشەر نابەرەوە تشێت بوو بتەنێ چەند ڕۆژێک بوون دەهات سەکناندن شەڕێ بەریان هاژی شەڕێکی ڕاست بوو اونهاژی شەڕێکی ڕاستت باوەریاتەدە ژ بەر بەریان ها هەن کەسن دە ئەنە کەسێت یان گرێدای وێنا دگوتن تشێت بێ مەسرحیە اش بۆ دەنگێ هەن کەسێنیان ئۆپۆزیسیۆنیان معارض ناوا کوردستانە سووریدا تونە بکات تشکی ڕاستە وڵی ئەو مەسەلا vê دەربێت باوەریان بدە ئەو ترنە ینی ئەو گوتنێ گۆبەرێت هاتون گوتن حتا ئاناژ هەندێک دەبێژن ئەس باوەڕ ناکەم ینی وەختێک گۆ مەسەلە گیا بالافرا و وێرانکردنا مالا و کوشتنا خەلکێ و ینی نەهشتنا ینی ملەت مەسەلا ینی شانۆ تێپەر دەبێ نەما مەسەلا ینی گردای مەسرحی و شانۆڤێ مەسەلاکی زۆر جددی تێکردن ئەوژی ینی پشتی وان گوهارتنێ گۆ چێبوونە ئەگەرم بەحث بکەن ینی پەیوەندی تورکی پشتی سەردانە ڕەجەب طەیب ئەردۆگان بۆ رووسیا و پەیوەندی وان کە ڤەگەریان جارێکی دن دیارە تەوازونات هاوسەنگی هێز وەک بێژن هاتن گوهارتن سەر ئاستی هەرێمی دێ ئەوژی پەیوەندیە تورکیا ئیران لەگەڵ سووریا خورد بوونە کەتنە گفتوگۆ دێ کەتنە دانیشتیانی دانوستاندنا دێ ینی هەمووژی لەسەر مەسەلا کوردی کۆم بوونە ئانەکە ینی چ قاسە ناکۆکیەوان و پرۆبلێمێوان ناخۆی هەبنژی لێ ئانەکە دیتن پشتی سووریا کەتی قۆنەغێکی هەستیاردە باوەریان من ئەم وڵاتانە ڕێکەتنە هەرسی گۆ شەڕێ کووردا بکەن و هێزا کوردی ینی کێم بکەن ڕۆلا وێنا کێم بکەن بتایبەت ئەمکارم بێژن دوێ پرۆژە داوید دیارە رووسیا سەرپرشتیارە وی کاری دەکە ئیران و تورکیا گیان اتفاقیەکە کۆ پرۆبلێمە سووری چارەسەر بکەن ینی قەیرانە سووری درێژایی پێدا تاسیر کارگەر بوو سەر ڕەوشا تورکی بخوا ئا هەندڕ و دەرڤە ئابووری سیاسی پەیوەندیە دەرەڤەدە ji bo wilo ana yani diyarê Tirkiya helwestê xwe guhartin beramber Sûriya beramber opozisyonê وەکەم زانست سیاست مساومەیە سازشیە چل بەرامبەری چی تێکردن ئیرۆ حکوومەتا سووریە زانن دەڤەرا کوردستانە سووری ئارام بۆ حتا دەمێکێ درێژ لە دەستێ هێزên کوردی دەبوون ئیرۆوە چ ماڵواخ و دەڤەرا گۆ ئارام بوو وێژی خۆ بکە ئاگەر بێگومان ناوچەیان دەستە پێدێ دەبوو بەلکی حکوومەت ینی ڕازی بوو لەسەر ینی ڕەوش بوو شکلی هەم ببینن لێ ئەس دبینم ینی پەیەدێ پشتی وان ساڵا ینی وان دەمێ داوی دە بتایبەت زۆر ڕۆلا گەلێکی خورد بووە بتایبەت پشتی کەت من بجێ ئەو منتیقای ناوچە ڕزگارکردن ینی دەستێ داعش دەرخستن دیارێ سینۆرێک حکوومەتە سووری ژواردانی بوو ینی دەرباسکردنە و بووی مەترسیدار ینی بووی خەتەرێک لەسەر ینی ئەو دبینن خەتەر لەسەر سووری دوا ڕۆژە سووری دە مەترسیدارە لەسەر تورکیا ینی تورکی دبینی پرۆژێوان کاگەر ئەو منتیقا من بج و ئەو ناوچانە پەیەدێ ینی تێخسەر ناوچە عەفرین و بگە حتا جەرابلس و بگە ناوچەی باکوور ینی هەرێمێکی گشتی چێ دەبێ دیارە تورکی نەڕازی سەر پێ مەسەلێ ji bo wilo Tirkiye ana ew Îran ketin ittifaqiyê de ku mesela Sûrî çareser bikin. Belê heger hikûmeta Sûrî texelîj peyê dê bike beramberî wê navê Tirkî çi bide hikûmeta Sûriye? Yani beramber wêna yani ana mesele çi ye wek nam xwest tewaw bikim. Belê. Tirkî û Îran ittifaqî kirine bin riayeta Rûsa de. Mesela Sûrî çareser bikin. Tirkiye ana xwe ji hilfa سعودي قطري كشانية يعني بريد حلفها سعودي قطري أمريكي بو أنا تركيا هاتي بال هاو بيمانا إيراني روسي يعني القلوان أنا اتفاق الشيوية اللي قال روسيا تخوازن بروبليمي شهر سر بكن يعني رولا السعودية وأنا كيم تر بكن أنا تركيا برامبر شوي بكن تركيا برامبر أوي كو بيشجريا أسد بيكرن بيشجريا سيستما بعث تري بري دقوتن لازم رجيم هر بشار هر رژیم نمینه ایرود باوریا من ده او ایران دخوازن گورانکاریا بکن یعنی سیستم بهلن منظومه دستالات بمینه هنکی جوان بکن یعنی درفده
و وكيدي مثلا بيدي رولا وينا يعني رولا كردا بقشتي يعني بيدي ورولا كردا كين ببي لسر حسابك و اسد بميني يعني تركيا اسد يعني بيونديا بوار بكن كو ريجيم بميني توازنات ابو هرن لصالح الريجيم وجبولو جن غريب كو تركيا حتى الابوزيسيون يجيخ نتني كردا ابوزيسيون ايرو هي للمنطقه ناوشي من بج حلب وان او بري يعني بشجريا وان ذكر انا تركيا سوريا خو قبات كريا الي كاريا نادوان دبو كو تركيا الوانجي بد رولا وان كو تاي بيبين و برامبر ويجي بيغومان يعني رولا كردا تشكي يعني كرد مسيدر كيفن بهيج يعني تنسيق كرد عسكري نابرا بيديو وامريكا دهيه حياة قيسي أبايا ببا رزقار كرجيرا ببا جهة خلاص جوار كو أف دور بيتشا قوت بحث ذكي تركي إيران وحكومات سوريا وروسيا الكردان لكردستان روجافا بونيك وش خاصة جير ببا بشتفان ببا آلي كارجيرا قو خلاص با يانجي خو بقر الدفري يعني الشر السوري شر شركات كمبانيا شر برجوندياي مصالح ابورينا دباوريا مد روسيا امريكا جبري دجي يعني بهف ناكن راست دجي هفن راست برجونديا وان جودانه المساله السوري دي هاي وان شفهي انا بسكاد الزاغروسي موجود يعني انا تركيا ناتوي تركيا اندامي ناتوي وقت يقول تركيا اندامي ناتوي يعني تركيا نقرب سريخوا هر بيونديا بروسار بك وبيرانيار بك كيرانجي مثلا ايرو دجي امريكا يا امريكان مشكله وهنا باوريا مد بامريكا نايكرن الاشياء يعني ديار بروجيك هي امريكا جي دبرد بن البواري يعني فيدا ويد بيوندي اسرائيل وتركيا فقريان دهو برلمان تركي يعني واجو كر لسر جراند فقرا بيوندي ناف اسرائيل وناف تركيا مسألة ابوري وسياسي تركيا ناتو يعني بين ناتو تركيا نكار يقا فيجي با فيجي چونكي وقت ناتو حلفه دي امريكا جاندام اوروبا جاندام قرق شارشيوا سياسه تاويد بكرن دبقوا في بروجي امريكا رازيه حتى بقي قناغه داوي قناغه داوي دو امريكا برياري بده قناغه داوي شر سوريا دي امريكا روسيا ولات مزن ورد وبافر بجفن وبرياري بدن كا وشبكن وحرنا وشيك وتشجي وربكر يعني قناغا داوي تشاوا يعني يعني كان دبا قناغا داوي يعني قناغه داوي كان بريار بدن يعني قريزه سوريا كوتاي بينن ناوشي كردي دبوكو يعني مثلا ناوشيك زنجين ناوشيك استراتيجيه مثلا بترولا رميلان وسويدي بالنسبة لجوانديا أمريكية كو أو هزا كو إيرو بيشت بيف جريد دش بوت نكرنا داعش حيانها أم بيجن تاكا هزا يا دفري يا سوريا كو داعش تكش كاند هزن يبهجا بون تدبينش برجوانديا هنا إيرو جناف بتشه يعني ديار نبرجون دي بيجي يعني ديار مسألة سياسة أخلاق طبعا تنا أخلاق تنا يعني إنه أو برجون دي خب باريس يعني أمريكا برجون دي وانا تكذب ويجبوا ولو بكن يعني إيرو مثلا يعني كرد بكار عني بيدي بكار عني حدا دمك أم نزان بيشتي وانا بكردار باش بن وكردار بردن وبجيكي دي بقرن برجون دي وشوات خوازن أفتسكي ديار ليه أزد بيجم دقونا غداوي وقت يقول بروبليم سوري شارسر ببه وشغي امريكا واوروبا هنا ولات اوروبي وروس يعني في حموجي بين شريكه يعني فانتشتيغو انجامي شريك بن دور دي بقو هريمكي جبو كردا تشنا بدون كردا وهبونا وانج ويدري برامبر مصالح برجون جوابن يعني اما ايرو روج امريكا باوريا من يعني حتى انا او ندان يعني بشويه كي خرط نرى وستاي هاي تجاهي جو أمريكا فروكين شرشاندية دفرا حسكش بو باراستنا دفرين بس كانش نكري يعني دوغوتن يعني بلا فرق صح حسكيت فر نظام شو بس تشتكي حتى انا يعني جبرت شاز بيجم جبر تركيا ما دام ناتو دي يعني باورناكم تركيا بامريكا يقا فيش باش از بيو باور يدم يعني لا مزانن ناكوكي وتوترك خرط النابرا أنقرة واشنطن هبون درباري كريزا سوريا تركيا قالك خاص دفرك آرام تابان شك أمريكا بشتاينا نقرت أمريكا زيدباري نرازبونا تركيا هر بشتمانيا يبهكيكر هاي مجوية توتري هي تنابينا توترية بو يستدام وياكي جو تركيا جي حلفي ايغو تاماجا بيكر سعودي قطري خبابجا حلفي دن يانجي كتلا دنج ايراني وسوري وروسي
يعني أنا دفرد إما أزبيجم مثلا أفشار هاتي كرن بشتي جو يعني بيدي كتيب منبج تركيا هاتي ذي هاو بيمانان نه جبونا كو بيدي جور بكشة جوانا وشيكو تركيا نرازي السر لحسا كيددن دباريا من دي وكو فشارة كي ضغطكي لحسا كيد كنسر بيدي جو برانبر وينا خو جوانا وشا بكشينن أو ناوشيكو درفة يعني درفة هريما يعني كردستان يا روجافانه جيبين كشاندن جبولو جي المنطقة ددن وكو فشاركي ديجي بيدي أزولو أزبينم زياتر يعني تركيا بله. دفي بروجي بيتر نخونيزيكي روسا دكا محمد زعل محافظه حسكي تایبەت بۆ کوردستان 24 ئاخویە دە بۆلتەنێن بێندە و بتەمامی دقی ئاخافتناوی وەرە ئەشکەرەکردن دنا باخافتنا خۆ بەحساوێکێت کرد گوهن خلافاتن بەسیط نامە و کوردا دچێ بووە دنێزیک دە و وەرە چارەسەرکردن مغازەلا ناودکەوانە تورکیرە یا حکوومەتە سووریش تورکیرە تدبێژی وێ درێژ بکە دە ئارمانجکردنا کوردا دەمە والله أز بيجب أنا يعني نبرجودية كرداي جو شربك بكرن يعني نەش بەرژەوەندیا کوردا یاش بەرژەوەندیا حکوومەتە سووریە كرداي بخويج بەێ جبرجو أنا أفشر بكرن رژیم سوری خودی هزه دول حسک تانک و توپ و بالا فرهبون کرد او شکل جماعتونه شکل دیجی بالا فراتونه تانک تنه توپ تنه دباوری آمد گو کرد کاربن دوی قناغا هستیارده آشتیه بپارێزن ناوچه کردی بپارێزن و استراتیژی کردی دا باشتره حتی بزنن بریاره داوی ولات مزن برانبر سوری چی بکن چونکه اگر يعني الروش هادو خرابتر بو لحسك چارەسەر نەبێ ڕەنگە ئەو شڕەیە بێ قامشلۆ هەرو باژارن دێ وەختێ گۆ بالەفڕی سووری بێن کارن دو ڕۆژادە سێ ڕۆژادێ وڵاتی ماگەشت باژارە بەگشتی وێران بکە بەێ دەرباسبوونا پێشمەرگەن ڕۆژاوا قۆناغێکێ و سادە هەیە چخێسی گونجاییە والله ئەو دەرباسکردن دوێ اتفاق هەبێ يعني باوەریان ئەو بخۆ پێویستیەکە بەس ئەو دەرباسکردنجی گەرەک لەسەر ئاستێ يعني ناو كردان ديجي وناو هرمي ديجي ودنيا دولتي دي اتفاقك سياسي بريا وقت بس باوريا مد افتشا بلكي بيكرن وقت جو ريجيم بكذا دقوناغا كتنه دي وشاغي دبقو بيشمرغي روج درباس بن وباشتر يعني اما ايرو درباس باتفاقنا بشري براكوجي شباب امنال قالن يعني وتشتكي زور يعني زرارك مظن بدي تفقرا كردي شبكي بروبليم انا من مساله يعني فيه زعم البير يعني بير ام باسا بروبليما كردي دكن ام باسا برسا كردو ناسنامه كردي دكن ام باسا يعني خلقي خو قال لي خو خاك خود كن يرو مترسيك مظن السروجا هي دفي مرو باستراتيجيات ايش بك دفي مرو يعني بشويه كي زانبون بدو بستينه حتى كاربن ام جا قناغي دركبه قالك سباس دكتور اسماعيل حصاف موسسه زانقه تنقلمد وقالك سباس بتبلي بس سباس بوجي حيان هاون بيناري مابون